ئەو وەک قەڵەوترین پیاوی جیهان ناوی شوە کتێبی گینسەوە، بەڵام ئەوەی نەدەکرا کردی و توانی بە ئیرادە بەهێزەکەی ناوی لە کتێبی گینس دەربهێنێت. چیرۆکە خەمناکەکەی خوان پیدرۆ فرانکۆی مەکسیکی بەدەست زۆری کێشی لەشیەوە دەگەڕێتەوە بۆ قۆناغی هەرزەکاری. ئەو کاتەی لە ڕووداوێکی هاتوچۆدا بریندار دەبێت و بەهۆیەوە بۆ ماوەیەکی زۆر بەبێ ئەنجامدانی جوڵەیەکی ئەوتۆ لە جێگادا دەمێنێتەوە. ئەمە شوا دەکات لە تەمەنی 17 ساڵیدا کێشی ببێت بە 228 کیلۆگرام. کێشی فرانکۆ لەگەڵ تێپەڕبوونی کات زیاتر دەبوو، تاوای لێ هات لە تەمەنی 32 ساڵیدا کێشی بوو بە 595 کیلۆگرام و ئەمە شوای کرد لە ساڵی 1996 وەک قەڵەوترین پیاوی جیهان ناوی بچێتە کتێبی گینسەوە. فرانکۆ بەهۆی زۆری کێشیەوە نەیدەتوانی بە تەنیا کاری ڕۆژانەی ڕابپەڕێنێت. هەمیشە پێویستی بە یەکێک بوو هاوکاری بکات، تەنانەت تا دەهات دۆخی تەندروستی خراپتر دەبوو، بۆیە لە ساڵی 2016دا بڕیارێکی بوێرانە دەدات کە تەواوی ژیانی دەگۆڕێت. خوان فرانکۆ لە سەرەتادا چەند نەشتەرگەریەک بۆ گەدەی کرا و دوای تێپەڕبوونی ساڵێک بە ڕاوێژ لەگەڵ ڕاهێنەر و پسپۆڕی زانستی خۆراک دەستی کرد بە ڕاهێنان و پەیڕەوکردنی سیستمێکی خۆراکی تەندروست کە تەنیا بە ماوەی 3 ساڵ 344 کیلۆگرام لە کێشی دابەزاند. فرانکۆ ئێستا کێشی 260 کیلۆگرامە و دەتوانێت بە ڕێگادا بڕوات و کارەکانی ڕۆژانەی ڕابپەڕێنێت کە لە ڕابردوودا ئەمە تەنیا خەونێک بووبووی. ئەو دەڵێت بەردەوام دەبم لە دابەزاندنی کێشی لەشم و وا دەکەم بەهۆی دابەزینی کێشی زۆری لەشمەوە ئەم جارەیان ناوم بچێتە کتێبی گینسەوە.